میدیای چاوەشەکاری پارتی دەسەڵات هەوڵی شێواندن و ناشیرنکردنی پەیامی دڵسۆزان و ڕووناکبیران دەدات. دەسەڵات لە هەرێمی کوردستان شکست هێناوە لە حوکمڕانیدا و لە ڕێگەی میدیا چاوەشەکارەکانیەوە دەیەوێت شکستەکانی بشارێتەوە و هەر پەیامێکیش لەبارەی دەستخستنە سەربرینەکانی ئەم کۆمەڵگەیە کە دەسەڵات خوڵقێنەرەتی ڕابگەێنرێت. میدیای چاوەشەکاری پارتی دەسەڵات هەوڵی شێواندن و ناشیرنکردن و بەلاڕێدابردنی ئەو پەیامە دەدات. هەر ڕووناکبیرێک یاخود دڵسۆزێک گەندەڵی و کەم و کورتەکانی ئەم دەسەڵاتە لە ڕووی دەست بەسەرداگرتنی داهاتی ژێر زەوی و سەر زەوی و قۆڕەکاری و نەبوونی بەنزین و غاز و نەبوونی موچە و گرانی بازار باز بکات و داوای هەڵوێزدە خەڵ بکات تاوەکو هەوڵی ڕاستکردنەوە و کەمکردنەوەی ئەو کێشە و قەیرانانە بدەن. پارتی دەسەڵات لە ڕێگەی میدیا چاوەشەکارەکانیەوە پەلاماری دەدەن و هەوڵی بەلاڕێدابردنی پەیامەکەی دەدەن. حیزبی وا هەیە لایەنی وا هەیە یەک لەشکر خەڵکی نێودەری هێناوەتە سەرخەت، یەک لەشکر هەر کەسێ قسێ دەکات بەدڵی نەبێ چەند هەزار کۆمنتی بۆ دێ قسەی ناشیرین و ناڕێک و جنێ و فەزیحەت. باشە حیزبێک یەک لەشکر جنێو دەرمان بۆ بخاتە گۆڕێ لە مەقامێکی ئاوادا خەڵک چۆن ئێدێکی خێری پێێتی. مامۆستا عەلی باپیر وەک سیاسێکی بە ئەزمون و ڕووناکبیرێکی گەورە زۆرجار لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە پەردە لەسەر گەندەڵی و تاوان و خراپەکاریەکانی دەسەڵاتدارانی هەرێم هەڵدەماڵێت. ئەوەش پارتی دەسەڵاتداری تووشی هستریا کردووە و ئاشکرابوونی گەندەڵی و خراپەکاریەکانیان لە زاری کەسێکی گەورەوە پێ هەزم ناکرێت. هەر بۆیە پارتی دەسەڵات لە ڕێگەی میدیا چاوەشەکارەکانیەوە کار لەسەر سڕینەوە و ونکردن و شێواندنی ئەو جۆرە پەیامە حەقا بەڵام ڕقە و لەو ڕێگەیەوە دەیانوێت باری لاری خۆیان ڕاست بکەنەوە. لە یادی 31 ساڵی ڕاپەڕینی باری 1991 مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە ڕاگەیەندراوێکیدا ڕوو بە دەسەڵاتداران ڕایگەیاند ئەگەر خەڵکیش لێتان ڕانەپەڕێ ناتوانن بەو جۆرە حوکمڕانیە پڕستەم و گەندەڵیە حیزبی و بنەماڵەییە بەردەوام بن، چونکە ستەم لە بنهێنەر و کۆتایی پێهێنەری ستەمکارانە. ڕاشیگەیان لە ماوەی 31 ساڵ حوکمڕانی گەندەڵ و ناڕوون و قۆڕەکار و ستەمکارتاندا بە تەواوی کۆمەڵگەی هەرێمتان لە ڕووی ئیمانی و ئەخلاقی و خێزانی و کۆمەڵایەتی و نەتەوایی و نیشتیمانیەوە بنکۆڵ کردووە. زۆر بە ئاشکرا و زەق لە ڕێی سۆشیال میدیا و کەناڵە بەپارەی نەوت و گومرگ و باج و خەراجەوە تەمویل کراوەکانتانەوە کاری جددیتان لەسەر ڕووخاندنی ڕەوشت و خێزان و ئەدەب و کولتوری ڕەسەنی کوردەواری کردووە، جگە لە کەمینەیەکی وابەستە و دابەستەی دەوروبەرتان کە بە پارەی حرام بە خۆتانتانەوە شەتەکتان داون. زۆربەی خەڵک بە تایبەت چینی گەنج و لاوتان تەواو بێزار و نائومێد کردووە، چونکە دینتان لێ سەندون و دنیاشتان پێ نەداون. هەروەک مامۆستا لە پەیامەکەیدا تیشکی خستۆتە سەر ئەو خاڵەش کە دوای 31 ساڵ لە حوکمی وڵات بە ملیاردێرکردنی کەمینەیەک لە حیزب و خزم هەژار و نەدار و بێدەرەتانکردنی جەماوەرێکی زۆر زەقترین بەرهەمی حوکمڕانیەکەتانە. هەر لە پەیامەکەیدا مامۆستا عەلی باپیر داوای هەڵوێزدە خەڵک دەکات و دەڵێت چۆن ڕازین کەمینەیەک بەو جۆرەی دەیبینین حکومتان بکەن، چونکە لە سەدا 75 خەڵک بایکۆتی هەڵبژاردنیان کرد و لەو لە سەدا 25 بڕێکی کەم دەمێنێتەوە بۆ ئەوانەی ئیدارەی ئەم وڵاتە دەدەن. هەڵبەتە دەشزانن کە ئەو کەمینەکەمە بە ناوی هەمووتانەوە ئەو جۆرە حوکمڕانیە سەقەت و پڕستەمە دەکەن، لەبەرەوە پێویستە خەڵک هەڵوێسیە بێت و ئەو بارە لارە ڕاست بکاتەوە. هەوڵێک بە ڕاستەی دروستکردنی فشار لەسەر ئەم دەسەڵاتە هەبێت تاوەکو کۆتایی بەم گەندەڵی و تاوانکاری و دۆخە ناموارە بێنێت. پارتی دەسەڵات لە ڕێگەی میدیا چاوەشەکارەکانیەوە شکستی پێدێنێت و هەوڵی لە بیربردنەوەی دەدات تاوەکو دۆخەکە بەو جۆرە بەردەوام بێت، چونکە ئەوان سودمەندی سەرەکین لێی.